Come here. Go inside. Right, go inside. Sit down. Go. ئەگەرچی لەم ساڵدا ئامارێکی فەرمی لەبەردەست نییە، بەڵام ڕۆژ نییە بنەماڵەیەک کوڕەکەی بەرەو هەندەران کۆچ نەکات. کۆچی گەنجان چیتر بەوە نەوەستاوە کە تەنها وەک خەونێک بێت، بەڵکو ئەوان بۆ گەیشتن بە هەندەران ئیتر ترسیان لە خنکان و زیندانی وڵاتان و ڕێگابڕینی دوور و درێژ نییە. ئەوان بۆ کۆچ هەموو ڕێگایەک تاقی دەکەنەوە. ئەوانی کە کۆچ دەکەن بە دەریاچەکاندا تێپەڕ دەبن، ئەوە گرنگی تا چۆن هەیە؟ گرنگی هیچ گرنگیشی نییە. گرنگیەکەی مردنە. هەندێک لە قاچاقچەکان ئەڵە گرنگی ئەکەین وا بە سەلامەتی بە ئاوەکەیان تێپەڕەبی. ئایا ئەوە هەمووی قستەیەکە بۆ پارە پەیداکردن با خەڵگەرمکردن. هیچ گرنگێک لێشی قاچاقدانی، هیچ گرنگێکدا لە وشکانی نە لە ئاودانێ بە تایبەت ئاو. گرنگیەکەی مردنە. واتە تەماشاکە تو گەنجی ئێمە خەڵکی وڵاتی ئێمە وای لێ هاتووە نەگەنج گەورە بیر منداڵ ژن ئافرەت وای لێ هاتووە 180 دەزانێت دەبێت خۆی خاتەنەوە ئاوێتەوە واوە ڕز بووە وا چەساوەتەوە ئەنی گەیشتوتە ئاخر حەدی برسی بوو ئاخر حەدی یعنی مێشکی ئیش ناکە بینێنە ماڵی خۆی بابەتی بیر لێ نەخۆشە ناتوانێت عیلاج بکات دەبینێ داکەشی شەکەیەکی ناتوانێت عیلاج بکات دەبینێ ئاردە دینارێک نێ لەبەریدا جەژ نەخۆشکە منداڵەکەی لەناو خەڵکی دەچێتە دەرێ نازانێت چی چ بڵێ خەفەتی لێ دەخوات دەتوێتەوە بی نەبوونی داهاتوو ڕوون بۆ گەنجانی ئەم وڵاتە وای کردووە ئەوان چاو لە دەرگای وڵاتان بن و بە دوور لە بنەماڵ و کەسوکاریان ژیان بەسەر بەرن. کابرا گەنجێکە یعنی بۆ نمونە پێویستی بە ژیانە، پێداویستیە بەسیتەکان لێرە نییە، سێکە کارەبایان نییە، ئاوە نییە، نازانم ئەیوێ شتێ بکات لەو گەنجیا ناتوانێت بیکە، ئەی مەجبورە، یعنی زۆر هۆکار هەیە، یعنی ئەو گەنجە داماوە حەزەکە ژیانی شێ بێت، بۆ نمونە کاکە ژنێت بێنێت، پارەی بێنێ، کرێ چییە؟ نازانم چەنەها شتێ هۆکار هەیە، کابرا بڕۆت سەداها گەنجێ 2000 پێ نییە، حەزی لە ژیانە، حەقی خۆشێتی لەش هەر شوێنێ بێ و ژیانە دروستکە، ئەیخوا ئەوانە بگرێت لێرن کە ئەو ژیانە بۆ خەڵک دابین ناکەن، ئەشتوانن بڕوا بکە وڵاتی وانە بەقەو ئێرە دەوڵەمەند بێت شتی هەبێت، بەس هەمووی قۆڕ کراوە هەمووی خۆن و هەمووی ئەیدزر ئێداماوایش چی بکە؟ ئەی چی بکە عنی حەقی خۆیەتی. کۆمەڵناسێک هۆکاری کۆچی گەنجان بۆ کۆمەڵێک بابەت دەگەڕێنێتەوە، ئەو پێی وایە حکومەتی هەرێم لە ئاستی داواکاری گەنجدا نییە، نەبوونی کار و مەودای ژیانکردن بۆ گەنجان بە هۆکاری سەرەکی کۆچکردن دەزانێت. وردە ئێمە لە ڕووی توانای مرۆییەوە داوەزین خەڵکانی دیکە سوودی لێوەرگرن دەوڵات یاخودەوەی کە پێوترێ حکومەت بە شێوەی لە شێوەکان خۆی دزیوەتەوە لە دامەزراندن لە هەمان کاتە خۆی دزیوەتەوە لەوەی کە دەستەبەری کار بکە تۆسیر کە هەموو وڵاتانی دنیا وەختێک کە سەرگۆزیرانی دێتە سەردەوریان حیزبێک ئەوێت ئینتیخابات بباتەوە یەکەم قسەی ئەوەیە کەڵێ من هەلی کار ئەڕەخسێنم ناڵێ خەڵکدا ئەمەزێنم بەڵام ئەڵێ هەلی کار ئەڕەخسێنم بە خاتری ئەوەی کە هەلی کار زامنی پێشکەوتنی کۆمەلگایە زامنی کۆنتڕۆڵکردنی کۆمەلگایە لەوەی کە نسبەی تاوان کەم تیا ئەبێت ڕێژەی چوونە دەرەوەی گەنجان کۆچی گەنجان زۆر کەمە بێتەوە خەڵک ئینتیمای کۆمەڵەتی و نیشتیمانی زۆر زیاد دەکە بۆیە هەمووی بەسراوەتەوە بەچیەوە بەبوونی هەلی کارەوە. ئەمە سەرڕای ئەوەی لە هەرێمی کوردستان بە بەراورد بە ساڵانی ڕابردوو ژمارەی کارگە و کۆمپانیاکان زۆر زیاتر بووە بەڵام هێشتا نەتوانراوە ئەو بێکاری کە هەیە کەمی بکەنەوە. بەپێی ئامارەکان لە نیوەی یەکەمی ئەم ساڵدا 1200 پەنابەر خنکاون و بێسەر و شوێن بوون. لە دەی ئابی ئەم ساڵیشدا یەختێک کەنەوە و 3 کۆچبەری لە خۆ گرتە بوو لە دەریای ئیجە نقم بوو. توانرا لەو ژمارەیە تەنها 29 کەسیان ڕزگار بکەن. ئەمە دوای ئەوە دێت لە دەمانگی ساڵی 2021دا نزیکەی 37,000 کەس کۆچیان بۆ وڵاتانی خۆرئاوا کردووە کە بەهۆیەوە 10 کەس گیانی لەدەستدا و 12 دیکەش بێسەر و شوێنن. هانۆ ئەحمەد، وێزگە نیوز، سلێمانی.